دیاردەیەم جارەمان دیاردەیەکە تایبەتە بە دۆخی هەندێک لە میدیا و سۆشیال میدیای نابەرپرس لە کوردستانە لە کاتی ڕووداوەکانە و بە تایبەت ڕووداوە کۆمەڵایەتەکانە. منەمە یەکسەر بچمە بابەتەکەەوە باز لۆ بکەم بەدەممان نایێت بە هەندێک لەو بەڕێزانە بڵێم کەمایکێکیان گرتووە بەدەستیانەوە پێیان بڵێم ڕۆژنامەنووس، بەڵام وەکو عەقڵێکی نەخوێنەواری ڕۆژنامەیی بە مایکێکەوە بەرە بنە گیانی خەڵک، بەرە بنە گیانی ڕووداوەکان، بەرە بنە گەیاندنی هەواڵی ڕاست و نادروست لە پێناوی جوڵانی هەستی تاکە کەسیە، لە پێناوی جوڵانی هەستی کۆمەڵایەتیە، ئیتر بۆیان گرنگ نییە چ قوربانیەک لە ئەنجامی ئەو مایگرتنی ئەوانەکەوێتەوە. با ڕوونتر قسە بکەم، ینی دوا ڕووداو کە ڕوویە گیان لە دەزانی کاکە بڕیار بوو کە بەڕاستی ڕۆحی هەمومانی هەژان، کە بەڕاستی داخی گیان لە دەزانی ڕوودا بوو بە ڕووداوێکی گەورە لە کوردستانە و هەمومان پێی خەمبار بووین، دواتریش شەید بوونی باوکی ئازیزیان. بەڵام سەیرەکەی دەیان مایک دەیان میدیای بەناوفەرمی لە کوردستانە مایکە باتە بەردەمی کە سوکاری ئەم بەڕێزە کە کەسی ئاگای لە خۆین ئەنواع و ئەشکال قساکەن، ڕەنگە بە چەند مانگێک دوای ڕووداوەکە هیچیان پێیان قبول نەبێ ئەوەی کەوتویانە بڵاو بێتەوە. لە هەمووی سەیرتر ڕۆژنامەنووسێکی سەیرم بینی بەڕاستی بەناو ڕۆژنامەنووس، با بڵێن ئەو مایک بەدەستانم بینی، مایکی بردۆتە بەردەمی برای کاکە بڕیاری ڕەحمەتی، مایکی بردۆتە بەردەمی پێڵێڵێ تۆ تەندروستی و باشە، ینی هەر ئەوە ماوە پێی بڵێ چۆنە تۆ دوای باوکە ماویت و چۆنە بڕیار ئەمری خوای کرد. بە خۆشحاڵیەوە بە میوانناری ئەنوەر حسێن جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان ئازێتە کێشا، زۆر سپاس کە لە سلەیمانیەوە تەشریفێنە، زۆر سپاس بۆ ئەم دیاریۆش دیارێکی گەورەیە. ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە لە 2008 بۆ 2010 کە کۆکراوەیەکی زۆر بەپێزە مامۆسا ئامادەی کردووە. ئازێتە کێشە ببانم. دکتۆر عومەر یاسین سپۆری دەرونی، دکتۆر جان جەنابی شە بەخێر بێت. ئازێتە کێشە. مامۆسا باجەت ئاکرێی مامۆسای زانکۆ وە قسە و باسیشە پێما بێ لەسەرم دیاردەیە. ئازێتە کێشا جەنابیشت و شەوقی کانەبی ڕۆژنامەنووس لە کوردستان 24 بەڵام وەکو بەشداریت لەم بەرنامەیەوەکو ڕۆژنامەنووسێکە لە چەند ڕۆژی ڕابردووە پۆستێکرد لە سۆشیال میدیای خۆتەوە کرد کە بۆ ئێمە سەرنجڕاکێش بوو کە جەنابیشت بەشداربی لەگەڵمانە. زۆر بەخێر بێن، پاکێجێکی چەند دەقەیمان ئامادە کردووە لەسەر ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەین، بابینە دیەوە پاکێجە بینین دەسەکەین بەقس. کاری ڕاگەیاندن بە تایبەتی لە پرسە کۆمەڵایەتەکاندا پەیوەندیەکی توندی بە ئەخلاقی پیشەی و بەها کۆمەڵایەتەکانەوە هەیە. لە کاتی ڕوودانی هەڕووداوێک یان کارە ساتێک پێویستە میدیاکار سنوور و ڕەهاندەکانی پرسە بە تەواوی ببینێت و نابێت بە شێوەیەکی هەڕەمەکی بکەوێتە ناو بابەتەکەوە. ئەوەی ئەمڕۆ لە ڕاگەیاندن و میدیا کوردیەکان مای هەڵوەستە لە سەرکردنە لە کاتی کارە سات و کێشە و مەرگە ساتەکان پەیامنێر بە پرسیاری نابەجێ و ناپیشەیانە نەک هەر هەست و سۆزی لایەنی بەرامبەر بریندار دەکات، لە هەمان کاتدا گزارش لەلایەنی لاوازی ئاستی ڕۆشنبیری پەیامنێر و یان پێشکەشکارەکەش دەکات. بەکارهێنانی ژنی زەرگسوتاو یان منداڵی باوک و براکوژراو بۆ پڕکردنەوەی بەرنامە و کولانەوەی برینەکانیان تەنیا لە پێناو گەرمکردنی شاشە و نەبوونی لێپێچینەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن هۆکارە بەم شێوازە مامەڵە لەگەڵ پرسە کۆمەڵایەتی و تاکە کەسێکاندا بکەن. لە وڵاتی وەکو بەریتانیا کە خاوەن چەندین کەناڵی بەنێوبانگە لە ئاستی جیهاندا وەکو سەرچاوی هەواڵ سەیر دەکرێن، بەپێی سزادانی یاسای تاکە کەسی نابێت میدیاکار و ڕۆژنامەنووس وێنەی مردوو یاخود وێنی کەسانی نەخۆش و بریندار لە کاتی ڕووداوەکان بڵاو بکەنەوە. پێشێلکردنی هەریەک لەم خاڵانە کەسی ڕاگەیاندکار لەلایەن میدیاکەی و حکوومەت ڕوبەڕووی لێپێچینەوە دەبێت و دادگا بە توندی سزای دەدات. دەستخۆش کاگەنۆر جەنابەت فیگەرێکی دیاری ئیعلامیت لە کوردستانە و جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستانیشی
ئەوەی کە ئەگوزارێ لە کوردستانە ئەوەی کە ئێمە ئەیبینین لە هەر ڕووداوەکە کە من دڵنیام لەوەی کە ئەگەر بەیانی ڕووداویشی تر بڵاو بێتەوە بەشێک لە میدیای کوردی لەوەی کە بینیومانە خراپتر مامەڵاکە ئەوەی کە ئەگوزارێت تەندروستە. زۆر سپاس بۆ جەنابێت بۆ تەلەڤیزیۆنی K24 بۆ میوانانە ڕاستیا قسە لەسەر دیاردەیەکی گرنگەکەین کە لە حاڵەت تێپەڕیەوە بۆ بە دیاردەیەکی خراپ و ئەوەی کە هەندێک کەس ناوێن ناوە فەوزا بەداخەوە میدیای کوردی بەرەو فەوزای زۆرترە ڕواوە بەرەو دروستبوونی کێشەی سیاسی و کۆمەڵایەتی زۆرترە ڕوا و بەداخەوە قسە گەجاران لەسەرەوە بوو کە کەناڵێکی تەلەڤیزیۆن پەنجەیە خرایە سەر مثلەن تەندروست مامەڵە ناکاوە پێئیتیکی ڕۆژنامەنووسی ناجوڵێتەوە یان رادیۆیەک یان مەسەن ڕۆژنامەیەک یان گۆڤارێک بەداخەوە ئەمانە بەرەوە ئەتوانم بڵێم تەندروست بوون تا ڕادەیەکی زۆر تەندروست بوون ڕۆشتەوە ئەتوانی کۆنتترۆڵیکەی مەسەرەن چ لایەنی یاسایی وەچەوەی معنەوی و فیزیکی ئەتوانی بیبینیت تەشخیصیکەی و بزانی ئەمە سەر بە لایەنێکی سیاسیەوە مەسەر بە چ حیزبێکەوە چێ سەرنووسەرێتی چێ خاوەن امتیازێتی چێ بەڕێوەبەرێتی ئەنی وازەحە ئەو کەناڵانە کە ئەتوانم لەگەڵەوە شا بڵێم خۆشببختانە مەسەر بۆ معلوماتی جەنابەت تا 2014 نزیکەی زیاتر لە 950 تا 1000 کەناڵی میدیای چاپکراوە هەبوو ڕۆژنامە و گۆڤار و لە ژێر ئەو ناڕزایەتی بەشێکی لە ژێر ئەو ناڕزایەتی خەڵک و بەشێکی لە ژێرەوەی کە گرنگیەکی نەما و بەشێکی لەبەرەوەی کە ئەجێندایەکی پێبوو تەواو ببوو ینی ئەکرێ بڵم زیاتر لە 800 تا 840 لەو کەناڵانە داخرا کە ئەو کەناڵانەی کەناڵی معتەبەر بوون و بەهۆی فشاری داراییەوە داخران بە پەنجەکانی دەستەژمێدران بەڵام ئەوانەی تر بەشێک بوون لەو دروستبوونی و ئەجێندایەکی سیاسیان هەبوو بەداخ ئێستا گرفتەکە لەوەی کە تێپەڕیوە ناتوانانی تەشخیصی بکەیوە ناتوانانی مەسەلەن تەنانەت پێی بڵێ ئەمە میدیایەکی تەندروستە سۆسیال میدیایەوە بە تایبەتی ئەم هەموو پیج و سایتی جۆرا و جۆر کە مەسەلەن نە بە پێی یاسا بەڕێوەچێ و نە مۆڵەتی وەرگرتووە و نازانی ئەمە مەسەلەن ستافەکەی چێ و کارکتەرەکانی چێن و ئامانجەکەی چێ لە پشتێوە بەداخەوە بەشێکی کە پێ بڵێم لایەنی سیاسی لە پشتێوەتی دامیەکە ئاڕاستەیەکە بە پێی بەرژەوەندی و ئیدۆلۆژیا و مەبەست و فکرێ خۆی و ئیتر جوۆی لەوە نییە مەسەلەن چەنە کۆمەلگا وێرانەکە و چەنە لە ڕووی سایکۆلۆژی قسەکەی کاگەنوورێنی قسەکەیمە بەدەل لەوەی کە بەشێکی زۆری سۆشیال میدیای نابەرپرسمانێ وەکو تۆ باسیە کردو وەکو ئەژووتێ با بڵین بێدایک و باوکو ئەوەمان هەیە بەڵام هەندێک میدیای فەرمیشەیە لە کوردستانە خراپتر لەوانە مامەڵاکات ینی وەکو ئەو نمونەیەم هێنایەوە سیرەکەی مەسەلەن لە ماوەی ڕابردووە منەمێ ئەو نمونەیە بێنمەوە کە بەردەست نەبوو هەواڵخانە جێنامانی زۆری گرین بەڕاستی ینی کاک پشتیوان وەکو ئەکتەرێک ینی کۆچی ئەو بۆ هەمومان ناخۆش بوو بە تایبەت بۆ خانەوادە و خێزانەکەی خۆی بەڵام سیرەکەی بە سەر و شقلێکی شێواوە بە ناخێکی هەژێنراوە بە داماویەوە بە گریانەوە سیرەکەی دەمایگەچووە بەردەمی لێدوانی لێوەرەگرت کە دڵنیام لەوەی دوای چەند مانگێک کە سەیری خۆی کاتەوە ڕەنگە قسەی وەکو پێویست نەکرد بێ ڕەنگە ینی چی بە چیانی چۆنی چی بە و میدیانە بڵێن کاک دەرونیەکێکیان وەکو وتم سیاسیە مەسەلەن مایکێکەچێتە بەردەم ناوی کە توێڵی هەر یەکێ لەو ڕووداوانەی ڕووەدا مەسەلەن ئەوە لە خەڵک بگەێنێک ئەوە خەتای حکوومەتە ئەوە خەتای فلانە حیزبە ینی بەبێ ئەوەی بەڕاستی ینی ئەم ڕۆڵە مەسەن لە پشتی حکوومەتەوە بێ خەڵکێک مەسەلەن مێردەکەی یان هاوسەرەکەی یان کوڕەکەی گیانی لە دەستداوە لە هەموو دنیا واردە بەڵام ئەوێت تەعمیمی سیاسی بۆ بکە ئەوێ مەسەلەن وا لە خەڵک بگەێنێک ئەمە خەتای حکوومەتە ئەمە خەتای فلانە حیزبە دیوێکی ترێ ئوستازەوەی کە جەنابیش سەرەتاوتت ئەکسەریەتی ئەوەی کە ئێستا ئەمەی کە ناوی ڕۆژنامەنووسی کە جەناب دەڵێ مەسەلەن دەورەیەکی بینیوە نە شارەزایە مایکێکیان ناوەتێ یعنی بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا نزیکەی 12 تا 15,000 ڕۆژنامەنووسەیە کە ئەمە بەڕاستی کارەساتی گەورەیە و لە وڵاتێکی وەکو ئێران و تورکیا مەسەرن کە دانیشتوانیان 80 تا 90 میلیۆن کەسە 8,000 ڕۆژنامەنووس مۆڵەتی ڕسمی هەیە و ئەمانە بەڕاستی گرفتەکە لێرەوەی بەداخەوە کە هەر کەس پێی وایە کە شتێک ئەزانێ یا مەسەلەن یعنی وای لە هاتۆ بەداخەوەی کە ئیشێکی دەستناکەوێت بێ بە ڕۆژنامەنووس بۆی کە لەبەرەوەی ئیشەکە ئەوەندە ئاسان کراوەتەوە ئەوەندە مەسەلەن بێ حورمەت کراوە لەگەڵ ڕێزم مەسە هەموو کەس دەتوانێت مایکێکی پێ بێ و قسە بکاو و بەبێ ئەوەی ئەمە زانیاریەکی هەبێ و بێ ئەوی ئەمە پێشینەیەکی و بێی تەنانەت
پەیمانگایە یازانکۆیەکی ڕۆژنامە نووسی خوێندوێتەوە بە تەسەوەری من ئێستا ئەوانەی ڕابردووتم رادیۆ تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکان بە جۆرە لە جۆرەکان یاسایەکیان هەیە بەڵام ئەوەی کە ناوی سۆسیال میدیای یاسایەکی نییە و بەداخەوە دادگاکانی ئێمە بەرپرسیارانە مامەڵیان نەکردو لەگەڵ ئەو هەموو کەیس جۆرا و جۆرەی و لەگەڵەوەی کە بە تەسەوەری من ئەگەر ئاوا بڕواوە بە تایبەتی سۆسیال میدیاکەی وە کۆی میدیاکە ئەگەر بەم حاڵەوە بڕوا لێ پێچینەوەی لەگەڵ نەکرێ بەربەستی بۆ دانەندرێ بە تەسەوەری من میدیای کوردی بێ بەشێک لەوەی کە چۆن ئەو موادی مخدر هاتوتە ناو کۆمەلگای کوردستانەوە خەریکە مەسەلەن بەشێک لە کۆمەلگا بەشێک لە تاکان وێرانەکە میدیای کوردیش خەریکە بە جۆرە لە جۆرەکان جا ئاگانەیانە ئاگانە بەشێکەوەی کە تۆوتت ئاگانەیە مایکێکە باتە بەردەستێکێک سەربرینەکە دەست بەڵام بەشێکی نائاگانەیە و بەیانی چۆن قورسە بێت چەند ساڵێکی تر ئەگەر ئێمە ئاگامان لە مادەی هۆشبەر نەبێت ئاواش قورسە بێت مەسەلەن بە پێهێندێ زانیاری من داعش لە کاتی شەڕەکان و لە کاتی پەلاماردانە تیرۆریستەکانی بۆ سەر هەرێمی کوردستان مەسەلەن ئەوتوێتی ئەوەندەی ئێمە دیقال لە سۆسیال میدیای کوردی و متابعی میدیای کوردیەکەین ئەوەی خۆمان ناکەین چکە زانیاریمان لی دەزەکەوێت ئەمە بەڕاستی ئەمە لە ڕووی ئەمنی و مەترسیدارە و هەموو شتێک بڵاوەکەیتەوە و من تەسەورەکەم ئێستا دام و دەستگا نارەکانی کوردستان لە دەرەوەش زۆر متابعی میدیای کوردیەکەن چکە یعنی مەسەن هەرچی دەزەکەوێ ئێڵێ وە کاک دەرون ئەم بە تەنها باوەڕ بێ خەتای میدیانە لە هیچ کوێی دنیا نەتبینی و هەموو ئەندام پەرلەمانەکان بەقەر بێژەرەکان لەسەر تەلەڤیزیۆنەکان و هەموو کۆبوونەوەکان دێنە سەر مێزی میدیاکان بە پێی بەرژەوەندی سیاسەکانی خۆیان کە تۆ لە پەرلەمانی مەفروزە ئەمە مەسەلەن یاسایە مەسەلەن نهێنیە بیپارێزی دوای کاکڵەی کۆبوونەوەکە بە خەڵکەڵیت و تاوایتر نەکرد کاکڵەکە بە خەڵگەڵی بۆ دەستگا ئەمنیەکانی وڵاتانی نەیاری کوردستانیش کە مەسەلەن چی بەڕێوەچێ و مەسەلەن جەلسەی داهاتوو چییە ئەوان داهانیشن کۆبوونەوەی لەسەرەکان چۆن تێشی بن دەیڵن ئەو پرۆژەیە سەرکەوتوو بیان بەلا ڕێدا بیبێنێ باڕاستێکی تر نابێ ئەمە تەسەوەری من بەشێکی زۆری پەیوەندی بە خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستان و دادگاکانەوە هەیە پێویستە یاسای بۆ دامدرێت لە هیچ کوێی دنیا میدیا بەقەر هەرێمی کوردستان فەوزانیە بەرەڵا نەکراوە مەسەلەن تەشخیصی دروستی بۆ نادرێ و هەر کەس ئازادە بۆ خۆی لە ژێرەوەی کە ئێمە وتمان سانسۆر نەبێ بەردەستکردنەوەی ئازادی نەبێ مەسەلەن بەڵام من بەرەڵایەش نەبێ وتمان بە یاساکان بە جۆرێک دەرچێت لە یاساکانی مەسە عەربستانی سعودی و ئێران و تورکیا نەچێت با لە یاساکانی مەسەلەن فەڕەنسا و ئیسپانیا و ئیتالیا بچێت ئێستا بەداخەوەکە مەسەلەن ئەمریکا کە تۆ هەندێک لە ڕۆژنامە نووس و هەندێک لە ئەوانەی کە بەناو ڕۆژنامە نووس ئەتوانێت مەسەلەن بەرپرسیارانە مامەڵە ناکە ئەو گرفتەی دروست کردووە کە جاری وایە من بەش بە حاڵی خۆم بەڕاستی ینی لەگەڵ ڕێزم ینی بەشێکی لەگەڵ ڕێزی زۆرم بۆ بەشێ لە میدیاکار ڕۆژ جاریوان بخۆم بەڕاستی شەرمەکەم کاری ڕۆژنامە نووسیەکە دەستخۆش ئەوە شەرمێکە بۆ زۆر کەس لە ڕۆژنامە نووسە جدیەکە مامۆسا باجەت ئاکرێی سپۆڕ یاسایی یەکێک لەو کەسانی کە ئێمە باسیەکەین چوزانم خانمێک مێردەکەی لە دەزاوە مناڵێک باوکی لە دەزاوە چوزانم یعنی لە حاڵەتێکی کۆمەڵایەتی زۆر زۆر خراپایە جەرجی سوتاوە مای چێ برێتە بەردەست لە ڕووی یاساییەوە چۆن چۆنی مامەڵە بەم حاڵەتەوە کرێت چۆن چۆنی ئێمە ئەتوانین بڵین ئەم ڕۆژنامە نووسە کارێکی نایاسایی کردووە لە ڕووی یاساوە دەستان خۆش بۆم بەنامە هەر وەکو کاکەنەوە باسی کرد خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکەم جارکەمایەکە چێتە پێشەوە ئاگای لە خۆنیە ویستی لە دەست داوە بەس ئاگای لەو تاوانەیە یان لەو ڕووداوەیە کە لە بەردێستیدا کەواتە لە ڕووی یاساییەوە ئێمە بەپێی یاسایی ژمارای 1970 سال 1960 یاسای سزادانی عێراقی دەتوانین ئێمە ئەو کەسە سزا بدەین کە ماکەکەی بردوۆتە پێشی بەڵام دەبێ داواکاری هەبێتن واتە تحریکی داوا هەبێتن کەسێکی بێتن داوا بەرز بکاتەوە لە دژی ئەو کەسێک کە ماکەکەی بردوۆتە لای و ئەمە سزا دەتێتن بەپێی یاسای سزادانی عێراقی کاگەنۆرکە کەس سزایراوە هیچ داوایەکە بۆ لەسەر ئەوەندەی تۆ ئاگادار سەبارەت بە میدیای بینرا و بیسرا و چاپکرا و بەڵێ بەڵام سەبارەت بە سۆسیال میدیا مەسەلەن هاوڵاتی وەنە تەنانەت ئێمەش بەر چوارمان ئەگە شتێکە نووسێت لەسەر نازانی چۆن سکاڵا بکەیت چکە هێشتا یاسایەکی نییە و لە هەمان کاتشا مەسەن تۆ بڕۆ دادگاکانیش ئەو بە دوایەوە ناتی ئەو پەیزە لە کوێ لیکەکەی لە کوێ لە چۆ بەڕێەوە چۆرە ینی مەسەلەن محتەم نییە بەداخەوە تا ئێستاش ینی قسەیەکمەیە لەسەر دادگاکان یان ئێمە بەهۆی ئەم بەرنمەیەوە چەندین کەیس ئێمە خۆمان جاری وایە بین بە مودعی بەسەر کەیسەکەەوە بۆی کە ئیشەکانمان بەڕێوە بچێ و دیاردەکەمان بانجام بگا بەڵام بەداخەوە ئێستاش بەشتێک لە دادگاکان زۆر بە سیستەمێکی
دواکەوتوی لۆکاڵ ینی هەندێک لە دادوەرە بەڕێزەکان تا ئێستا داوای سیدی لە ئێمەکەن مەسەرەن بۆ نمونە ئەڵم فلاشت بڵاو بۆ تۆمە لینکەکەی یوتیوبێت یڵە ناکاکە بە سیدی بۆمان بێنێ ینی چۆن لەی تۆزێک سیستمی دادگاکانیش پێویستی بۆیە تۆزێک ئەبدەیت بنەوە تۆزێک ینی دەسوپلیان نەرم کە لەگەڵ ئەم دنیا تەکنۆلۆژیایە لە دادگاکان ئێستا کە زۆر جەخت دەکەنەوە لەسەر ئەمە بە تایبەتی یاسای ژمارە 6 ساڵی 2008 یاسای بەکارنهێنانی مۆبایل ئەمە لێردا دەگەڕێنەوە بۆ ئەم یاسا ئەم شەرنی هەر کەسێک مایکێک بێتە بەر کەسێک و تەماشای بکاتن ئێمە تەماشاتکەن زۆر کەس هەیە هاوڵاتیە کە بە مۆبایل تەسوور دەکاتون و ئەیداتە شوێنەکانی باش کارەساتێکی گەورەیە بۆچی فشارتان دروست نەکردووە وەکو یاسایانی بۆچی فشارتان دروست نەکردو ڕەنگە منێک کە کەسێکی ئازیزم لە دەزاوە یا کە لە ڕووداوێکم ڕەنگە تا چەند مایەکیش نەپرژێ مەسەر ئەوەی کە زانم چێ مای چێنەوەتە بەردەمم ینی ئێوە بۆ لە چوارچەوەی یاسایەکە بۆ فشارێکتان دروست نەکردو بۆ داواکاری گشتی خۆی ئەمە دەبێت داواکاری گشتی داوا بەرز بکاتەوە ئەگەر نە هۆشیاری بەرزی کردوەوە داواکاری زۆر کەم بەرزی کردوێتەوە ئەگەر ڕووداوێکی وانە بێت هیچ بەرزی نەکردووە دەستخۆش دکتۆر جان کاریگەری دەرونی لەسەر ئەو با بڵین ئەو مناڵی کە با بڵین برای کاکە بڕیار بوو مایکێکە چێتە بەردەمی پێڵێڵێ تۆ تەندروستی و باشە ئەوی شەڵێ بە گریانەوە لێ وەڵا با ینی هەر ئەو ماوە مایک بەدەستەکە پێی بڵێ چۆنە تۆ ماویت براکە و مردووە لە ئازاری باوکت و تۆماوی یعنی لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریشی خراپی لەسەر ئایندەی ئەو مناڵە بێت با بڵێ کاکە دەورن سوپاست دەکەین ئەموری نەفسی بەڕاستی زۆر وردە ئێمە لەلایەن دەروونەوە لەلایەن ئەموری نەفسیەوە بە شێوەیەکی گشتی زانیاریمان کەمە لەبەرچی لەبەر ئەوەی لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوی تاکو کولیاتیش تا لە کولیات لە کولیە تربیات تۆزێ باسی علم نەفس و نەزراتی علم نەفس و ئەو ڕایانە دەکرێت ئەوە من ئەما کەمە و من متأکدم ئەوانێکەوە لە ڕۆژنامەگەری بەشداری دەکردن لە میدیا و لە سوشال میدیاکە زانتان ئەزانن ممکنە زۆر کەمیان بەشداری هەندێک لە خولەکانی دەرونیان کردبێ و شتە نازانن بەڕاست پێیان نەگوتراوە خولیەشان نەدیوە دەورەیەکیان نەدیوە پێیان بگوترێ با بە پرەنسیپەکان و مەرجەکانی ئەو شتانەیە ئێمە لە دەروونزانیدا لەقێکمان لەقی دەروونزانی ڕاگەیاندن علم نەفسی ئیعلامی ممکنە کاک بازێت باشتر ئاگادارە چەند ساڵ لەوێ دەرسن دەگوتەوە ئێمە علم نەفسی ئیعلامی زۆر پێویستە ینی ئەو بوونی ئەو معلومات و زانیاریە دەربارەی کەسەکان دەربارەی ئەوانەی کە بەشداری دەکەن لە ڕۆژنامەگەری و لە میدیا و سوشال میدیاکەن زۆر گرنگە ئەوانە بێگومان ئەوان نیتەوە وەلاگە لایەکی ترکە هەرۆکو زنابی شارت پێ دەکەی ئێمە نەخۆشی دەرونیمان هەیە یعنی یەکە شتێک دەکرێت یان کەسێک ڕامان لێنیا یان بیر و بۆچوونێکی پێچەوانەی بیر بۆچوونی ئێمە لە نەخۆشی دەرونی هەیە بەبێ بزانین نەخۆشی دەرونی چییە؟ وی نەخۆشی دەرونی سیفەتێکی سلبیە کە هەندێک کەس هەیەی و متلازمە لە کەساتی ئەو کەسە و ئەو کەسەش هەست بدە کە ئەم سیفەتە خراپەی هەیە و زەرەر و زیانی بۆ خۆی بۆ دەوروبەرەکەی هەیە ئەو کاتەوە بەردەوامی تەبان متلازم یعنی لەگەڵ یاریە بەتەواوی دەتوان ئەو کاتی بڵێن تێکچوونێکی دەرونیە ئەو کەسێک کەشتە چوای لێت قەومی ڕوودە لە دیاردەیەک لە ڕووداوک بێگومان ناتەواوە لانی دەرونی ولانی دەرونی مسلانی عقلی مچنەوە بێ ئاسایی دوای ماوەیە کە خۆی ئەبینێتەوە ئەوزا تەبعاً بێگومان پەشیمان ئەبێتەوە لەو کە گوتیتی ئەوزا چەندەها کەس مچنەوە زیاتر ئاگادارم لە لانی ڕۆژنامەگەری و لە میدیا و لە سوشیال میدیا تووشی محکەمە و محکەمەکاری و دوژمنکاری و شتیوا بوونە بۆی چەند قسەیەکیان کردە لەو کاتەیدا کە ناتەواون کە لایەنی عەقلی و دەرونیان وەکو پێویست نیە وەکو ئینسانشی ئاسایی و طەبیعینە هەندێک قسەیان کردووە خۆی مە دەبینین لە ئەوەکە ئەوزە لێرەدا ئەو کەسێک کە دەچی کە جەنابەت باست کرد کە مقابلە و ئەنتەرویۆی لەگەڵ خەڵک دەکاتن دەبێت بزانی ئەو کەسێکە دەیبینی یان گوێی لێ دەبی یعنی مەڕئی و مەسموع ئەوە گەورەیە و بچووکە و ئافرەتە و پیاوە و هەموو جۆرە تەمەنێک لەگەلی بەژار دەبی ئەو کەس حسابی ئەوە کە چەند کەس گوێی لە قسەکانی دەبێت چەند کەس گوێی لە ڕادەی چەند کەس ڕەئی دەبیتن ئەوزە بۆیە ئێمە کە دەڵێن ئەو کەسێکەوە ڕۆژنامەگەری دەکا بێگومان پرەنسیپ و شەرت و مەرزی تایبەتی خۆیە کە لە کوردستانە بەبێ گوێدانە ئەو شەرتانە بەشێکی زۆری میدیاکان ڕەنگە هەر گرفتیان تەنها موچەی پەیامێرەکە کە ناوێنێ پەیامنێر مایکێکیایەتە دەست و بە عەکسەوە ڕەنگەان دێجار میدیاکەی شانازیشی پێوە کات کە زۆرترین لایک و کۆمنتی بۆ کۆ کردوەوە بە لە ئەنجامیەوە لە بەرەوەی کە کەسیش دەکرێت کاکە دەرونجام دەبی ئەوەجار ئەوە
وسیلەیەک بەکاردێنی شێواز بکاردێن لەگەڵ ئەو کەسە بۆی هەندێک معلوماتی حقیقی یعنی زانیاری ڕاستەقینی لێ وەربگری دوای کەسایەتی ئەو کەسە دەبێت ڕێ پێ بدرێ بێگومان لە هەموو شوێنێک وایە دواتر لەگەڵ کۆمەلگا چۆن ئەوە مامەڵە دەکات ڕاستەکە گەنۆر ئێوە قەت وەکو با بڵین نەقیبی ڕۆژنامە نووسانۆکوی کە پۆستێکی باڵای ڕۆژنامە نووسی دێ بۆ من گرنگ بوو هەم لە دیوە کۆ جوان بوو کە شتێکی جوانە دوت کە ئەڵی هەندێک جار ینی شەرمەکەم کە لە سێکتەری ڕۆژنامەگەریایی شەکەم لە کوردستانە بە دێوێکی شایەوە بەرپرسیاریتیتانە ینی ئێوە فشارەکانی ئێوە تا چەند بڕەکات یاتەن تا چەند گوێتان لێژیرێت لەگەڵ ئەو میدیایانی کە چوزانم کە ممارەسەی ئەم دیاردە ناشریناناکە خۆی لە ڕاستیە ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش بەشێکین لە بەرپرسیارەتێکە ئەم بەشێکین لە بەرپرسیارەتەکەی کە ئەو کەناڵانەی مۆڵە دووەرەگرن لە ئێمە بە کوفیلتەرێکی باشاتیە نەپەڕیوە مەسەن بێ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەسەرەوە بوەستێکە مۆڵەت نادا بەم کەناڵە بەم دلیلانە و مەسەلەنەوەی کە ئێمە ئەندامێتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئێستا نزیکی 7000 ئەندامی هەیە ئێمە بەشێکی بەرپرسیارەتەکەمانەکەوێتە سەرشان کابوو لە هەرێمی کوردستان 500 ڕۆژنامەنووس بێت لە هەرێمی کوردستان ئێوە مۆڵەتان ناوە ئێمە هەم مۆڵەتەکەمان داوە هەم ئەندامێتی ئەو 7000 کەسەمان داوە کە لە کاتێکا ئەو 7000 کەسە پێویستی بۆی 500 ڕۆژنامەنووس بەڵام بەشێکی بەرپرسیارەتەکە ئێمەین بەشێکی بەرپرسیارەتەکە کەناڵەکەیە کە پشتگیری بوو ئەم کەساکە پشتگیریەکە باشەکە گەنۆر چی بەو دۆخە ئەڵەی ینی من ناڵم لە سەنگەری هیچ لایەنێکیانانیم بەڵام چی بەو دۆخاڵە ێسا مۆدێل لەگاتۆتە پێشەوە هەش ڕۆژنامەنووسێ دادگای لێ بگیرێ و دووسێ داوای لەسەر قەیت بکرێ لە جیاتیەوەی کە چوزانم ینی ڕێتینی دابەزێت ڕێتینی بەرزە بێت و ینی حاڵەتەکە وای لێ هاتووی تر چوزانم یەک دنیا پرۆپاگەندە بۆ خۆی دروستەکە میدیاکە یەک دنیا هەڵای لەسەر دروستەکاتۆمانە لە بری ئەوەی کە ڕۆژنامەنووسەکانی تر ئاردێن بڵێن ئەوە تا یاسا فلان کەسی بەرەو دادگا برد لە بەروی کە ڕۆژنامەنووسانە مامەڵی نەکرد بەڵام بەداخەوە دیفاعی لێکات و چۆنەڵی ئەیخاتە سەر حەقیانی ئەزانی کاک یعنی بۆ معلوماتی جەنابێت لەم حاڵەتەشە مثلەن ئەو بەشێک لە میدیاکان ئەیانێ ئەم کارکتەرە نێگەتیفی خۆیان ئیبراسکەن بۆی کە بەستەکە بەشێکی سیاسی و بەستەکە بەشێکی ئەوەیە کە بڵێنەوە حکوومەت دژی کەناڵەکەی ئێمە دژی ئازادی ڕۆژنامەنووسی کە لە حقیقەتا وانە ڕوویداوە بەڵام ڕوویداوە مەسەلەن دام و دەستگا ئەمنیەکانی حکوومەت بە ناحەق ڕۆژنامەنووسی گرنیان مەسەلەن ڕۆژنامەنووسی جدیان گرتو ڕۆژی پێنجشەمە تا یەکشەمە لە سز نابەکەوە پێی یاساکاری ڕۆژنامەنووسی نابێت بەڵام حکوومەت غەڵەت دەکات لە 90 ئەو ڕۆژنامەنووسانەی سکاڵیان لەسەر تۆمار کراوە لە دادگاکان ڕۆژنامەنووسەکە دۆڕاندوێتی لە 90 کەیسی ڕۆژنامەنووسان کاتێتە دادگاکان ڕۆژنامەنووس دۆڕاندوێتی بۆ چونکە فاکت و دۆکۆمنت و بەڵگەیەکی دروستی پێنێ لەسەر هەواڵەکەی و لەسەر راپۆرتەکەی و لەسەر وێنەکەی بەڵام بە پێچەوانەوە 100 هەموو ئەو کەیسایی لە شەقام ڕوویدا و حکوومەت و دەستگا ئەمنیەکان دۆڕاندویانە چونکە بەبێ مەسەلەن یاسا و قانون پەلاماری داوە لی داوە سوکایەتی پێکردووە و هیچ ئیجرعاتێکیش بەرامبەر ئەم لایەنە سەربازیە نەکراوە قسەکەوەیە کە تۆ مەسەلەن یاسا لە بەردەستایە و ئەم تەجربەیە لە بەردەستایە کە 190 کەیسەکانی من و تۆ حکوومەت و دام و دەستگا کە چۆتە دادگا ڕۆژنامەنووسەکە دۆڕاندوێتی بۆ ئەم ڕێگایە بۆ ئەویان هەڵنابژێری بۆ مەسەلەن لە ماوەی 10 ساڵە 1600 پێشێلکاریت کردو کەسیش سزا نەدراوە ئەوە دیوێکی تریشی ئەوەیە وەکوتم ئەو یاسای ژمارە 35 ساڵی 2010 یاسای کاری ڕۆژنامەنووسی ئەڵێ ئەگەر مەسەلەن تۆ کاک دەروون لە کەناڵەکەی خۆت تۆمەت و سوکایەتیت بە من یا خێزانێکیش کرد تەنها بە غرامەیەک مەسەلەن سزادری کە لە 1 ملیۆن بۆ 5 ملیۆن بۆ ڕۆژنامەنووسەکەیەوە لەوە بۆ کەناڵەکەیە و هەندێک لە خەڵکەکە مەسەلەن نمونەیەکت بۆ بێنەوە یەکێ لە بەرپرسەکانی حکوومەت تۆمەتبار کرا بوو بۆی کە تلیاکی کێشاوە و دوای شکاتی کرد کە لە کەیسەکەیە بردیەوە بەڵام مەڵە من چی لە 10 ملیۆن دینار بکەم لە 20 ملیۆن دینار بکەم خۆسم شخصیتەکەم بۆ ناجێڕێتەوە شخصیسم ئەی معنەوەیم بۆ ناجێڕێتەوە من لە کەناڵەکان سوکایەتیم پێکراوە چۆن بەوە هینە بێ بۆیە زۆر جار مەسەلەن بیر لەوە کرێتەوە ئەم یاسایە تعدیل بکرێت بە جۆرەکان بە جۆرە لە جۆرەکان کە سزاکەی تون بێ و لەگەڵەوە شاکاک دەروون مەسەلەن من برادەرێکم هەیەڵێ چوومە یەکێ لە دادگاکانی سوئیس ساڵی لە ماوەی 10 ساڵی ڕابردوو هیچ کەیسێک تۆمار نەکراوی هاوڵاتی لەسەر خراپ بەکارهێنانی سوسیال میدیا ئەمە بەڕاستی مەسەلەن تۆڕی فەیسبوک و ئەمڕۆ ئامارێک بڵاوکراوەوە نزیکەی 3 ملیار و 196 هزار کەس تۆڕەکانی سوسیال میدیا بەکارێنێ کە لەوە زیاتر ملیارێک و 500 هزاری
بە تەنها فێسبوک بەکارێنێ و من تەکیدم یەقینم هەیە لەوەی کە لەم 3 ملیار و 190 کەسەی کە تۆڕەکانی کۆمەڵایەتی بەکارێنێ لەم سەرگۆی زەوی هیچ کەس بەقەر کورد خراپ بەکاری نایێنێ هیچ کەسێک بەقەر تاچی کورد سۆسیال میدیای کوردی خراپ بەکار نایێنێ وە گوێن نادا وە سوکایەتی بە بەرامبەرەکەی ناکەوە بەبێ ئەوەی بەڕاستی ئەوەی کە دەسۆر وتی شعورێکی ئینسانی هەبێ بەرامبەر ئەوانەی دکتۆر هاوڕای لەگەڵ قسەکەی ینی زۆر جوانە بەڕاستی مختصر لەو مۆزوع بەڵام ینی بەڕاستی کە ئینسان گوێ لە هەندێک لەو معلومات و زانیان دەربارەی دەزاکانی ڕاگەیاندن بەڕاستی کارەساتە هەم شەرمەکە ئەم کارەساتە بەڕاستی بەڵێ هاوڕام لەگەڵ ڕایکاکەن ڕاکانی زۆر زۆر جوانە بەڵام سەبارەت بە دۆڕاندنی میدیانوس کە لە باسی کرد لە دادگاکاندامە دەگەڕێتەوە بۆ لاوازی یاسای ڕاگەاندن ڕاگەاندن یاسایەکی تازەی نییە کە جەق بکاتەوە لە دادگاکان بەکاربێنرێتن هەموو یاسا کۆنەکانە بۆ نمونە هەگەر هیچ نەبێتن دادوەر دەگەڕێتەوە بۆ سەر یاسای سزادان لە ساڵی 1969 دەرچووە ساڵی 1969 لەشوێ ئێستاکە لە سوێ تەکنۆلۆژیای میدیایی زۆر پێشکەوتنی بەخۆوە بینیوە کەواتە ئێمە پێویستمان بە یاسایەکی تازەیە و هەروە پێویستیمان بە دادوەرێکە کە ئەو دادوەرە دادگایی ڕۆژنامنووسێک دەکەیان باشاگەر دۆخەکە هەروە بڕوات دۆخەکە هەروە بڕوات و با بڵێن خاوەن تازەیەک کەسێک کە ڕووداوێکی کۆمەڵایەتی لێ قەوماوە بەڕاستی ینی کاتی ئەوەی نەبێت ئەم سکاڵایە بجوڵێنێ ئێوە بیر لە ینی پلانی بی ناکەنەوە ئێوە خۆتان وەکو داواکاری گشتی وەکو یاسا خۆتان مەسەلەن مۆنیتەرینتانە بێ سەیری میدیاکان بکەن پێشێلکاریەکتان بینی ئێوە داواکە بجوڵێنن بۆی کە کۆمەڵێ مایک بەدەست چۆنەڵی عاقڵ بن بەڕاستی وەکو کاگەنۆر باسیەکە لە سانەوەی ئەو ڕۆژنامەنووسانی کەیسەکانیان ئەبرێتە دادگا ئەدۆڕێن بەڕاستی لەبەرویت کە دۆکمنتی باشیان پێنیشتی باشیان پێنیە بە دڵنیاییەوە ئەمانش کە ئەوان بەسەر بێ ناجح نابن بە پیاسە ئێوە پلانی بیتان نییە بۆم حاڵەتەیانی خۆتان ببن بە داواکاری خۆتان ینی چۆنەڵی سێکتەرێک دروستکەن چکە بەڕاستی میدیا و سۆشال میدیا ئێستا کاریگەریی ئێجگار زۆری هەیە لە سەرەر هەمومان ینی بابەتێکە کە ئیتر ئەبێت تۆزێک ڕاست لەچین لە بەرامبەریا پلانی بیتان نییە بۆم حاڵەتە پلان هەر هیچ کەسێک ناتوانێت لە جاتی کەسێک داوا بەرز بکاتەوە ئللا دەبێت خاوەن داواکە داوا بەرز بکاتەوە بەڵام پلانی ئێمە بۆ ئەوەی کە هۆشیاری یاسایی زیاتر بکەین بۆ ئەو کەسانەی کە ئەم ڕووداوانە دەبینن بتوانن چۆن داوا بەرز بکەنەوە و چۆن ڕوو لە دادگاکان بکەن و چۆن مافەکەی خۆیان وەربگرنەوە و بە تایبەتیش هۆکاری سەرەکیش کە بەرزکردنەوەی داوا دەبێت داواکاری گشتی ڕۆلێکی تایبەتی هەبێت لە ناو کۆمەڵگادا چونکە ئەو ئێستا داواکاری گشتی بە بۆچوونی جەنابەت کە لە ناو بوارەکەی ئەوەندەی ئێمەی بینین داواکاری گشتی وەکو پێویست ڕۆڵی نەبووە لەو نەخێنەوە لە هیچ لایەنێکەوە ڕۆلی نەبووە کە داوا بەرز بکاتەوە لە دژی ئەم ڕووداوانەی کە دەیبین شەوقی کانەبی پامێری کوردستان 24 لە ماوەی ڕابردووە شتێکی زۆر جوانی لەسەر ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەی نووسی کاک شەوقی سلااو لێ بێ ئەرکی کێشە لە وڵاتی ئەڵمانیاوە وەکو ڕۆژنامەنووسێک بەشداری لە بەرنمەکەمە لە ماوەی ڕابردووە لە سۆشیال میدیای خۆتەوە شتێکی جوانت نووسی لەسەر ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین بەڕاستی باسیەوەت کرد کە تا دێت ینی بە بێ ئاگایی میدیا و سۆشیال میدیای کوردی مامەڵاکە لەگەڵ ڕووداوەکانە وڵاتی ئەڵمانیات بە نمونە هێناوەتەوە کە لە ئەڵمانیا چەند بە بەدپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ئەو ڕوودا و کۆمەڵایەتیان ناکرێ من پێم خۆش بوو خۆت بە چەند دقەیە لەگەڵمانە بەرچاوڕوونیشی ترمان بیتێ و بەراوردکاریەکمان بۆ بکەی فەرموو. بەڵێ زۆر سپاس کاک دەروون و بە خراپنی میوانەکانی شتەکەم سەبارەت بە ڕووماڵی میدیایی بۆ ڕووداوەکان بە تایبەت ڕووداوی مردنی بڕیار کە چەند تێبینیەکم بۆ دروست بوو لەوە پیشاندانی وێنەی مردوو و پیشاندانی ڤیددیۆی مردوو کارێکی ناپرۆفیشناڵ بوو پێم وایە لێرە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە ئەوروپا هەر کەسێک وێنەی مردوو یان وێنەی ڕووداوەکانی هاتچۆ ئەو وێنانە بڵاو بکاتەوە سزا ئەدرێ ڕێگە پێدراو نییە ڕووی یاساییەوە و هەر کەسێکەوە بکات ڕوبەڕووی یاسا بێتەوە تەنانەت کەسێک ئەگەر ڕسمێکی شوێنی ڕووداوی هاتچۆ بگرێت ئەگەر بە مۆبایلەکەی ناو سیارەیەکیش وێنەکە بگرێت نزیکەی 200 یۆرۆ غەرامە ئەکرێت پێم وایە لە ڕووی یاساییەوە مەسەلانە بێ زیاتر ڕێکخرێتەوە دوای تۆ ڕۆژنامەنووسیان وەکو کەسێکی یاساییش ئەو وێنانە وێنەی مردوو بڵاوەکەیەوە ئەبێ حسابیەوە بکەی کە خەڵکانێک هەن ڕووی سۆزەوە تەحملی ئەو ڕووداوانە ناکەن ڕەنگە کەسێکە بێت
یەک وێنەی مردوو ببینێت ڕەنگە بە تەواوی ژیانی تەسیری لەسەر هەبێت لەسەر حاڵەتی دەرونی هەبێت لەوانێت تووشی کێشەی تەندروستی بێتەوە بۆیە بڵاوکردنەوەی هەر شتێک تۆ بۆ خەڵک بڵاوێکەوە نەک تەنها بۆ خۆت پێویستە لە ڕووی یاساییەوە باشتر ماوە لەگەر ئەو مەسەلانە بکرێت و ڕۆژنامەنووسانیش ورتر بن لە بڵاوکردنەوەی ئەو وێنانە. لە لایەکی تر مقابلەکردنی منداڵ ینی تۆ کە منداڵێک هێشتا براکەی جەنازەکەی لەوێ و باوکیشی شەهید بووە چۆنە بێ مقابلەی منداڵێک بکرێت چۆنە بێت کە ئەحساسی بزانرێت لەو وەختەیە پێم وایە کارێکی ناپرۆفیشناڵە بوو مقابلەکردنی برای بڕیار لێرە بۆ ئەوەی وێنەی منداڵێک بگری یان وێنەی قوتابخانەیەکی سەرەتایی یان بنەڕەتی بگری پێویستیت بەوەیە کە دایک و باوکی و ئەو دامەزراوێش کە لەو منداڵە بەرپرسە و ئەو قوتابخانەیەش پێویستە ڕەزامەندی پیشان بدات بۆ ئەوەی ئەوە بکەیت. پێم وایە بێ قوتابخانەکانیش لەو ڕۆوە و دامەزراوەکانی وانی لە منداڵان بەرپرسن ئەو ڕێکخراوانەی کە مافی منداڵان ئەپارێزن پێویستە ورتر بن لەو مەسلەیە و ڕۆژنامەنووسانیش زیاتر زانیاریان هەبێ لەسەر پێشکەوتوترین ئەو یاسایانەی کە مافی منداڵ ئەپارێزن و بێت لەو ڕۆوە ورتر بن پێم وایە. دەسەکانە خۆش کاک شەوقی ئازێتە کێشە کاگەنۆر تۆ بەڕاستی لە ناو بوارەکەیت ئیتر ئەمێ تاو دیاردەکە ڕوون و ئاشکرایە کە دیاردێکی ناشرینە نابەرپرسیارەتیە کۆمەڵێ مایک بەدەست دروست بوون لە میدیاکانەوە بەرەبنەجانی ئەم خەڵکە و ڕووداوەکان بە یعنی ڕەنگە شتێک بگوێزنەوە بەڵام هەزاران کاریگەری خراپ لەسەر ینی هەزاران کاریگەری خراپی کۆمەڵایەتی جێڵن چۆنی دەستکەین بە چارەسەر چۆنی مەسجێک بین بەلانی پەیوەندیدار کە بڵێنی تر بەم ڕێگەیە دەست پێ بکە زانی خۆی کە مەسەن ئەو نمونی لە سویسرا هێنامەوەمە مەسەلەن بۆ سوید و فەڕەنساش ڕاستە خۆ مەسەن لەوێش تاکێک هەیە نەخۆشە سایکۆلۆژیای تەواو نییە بۆ خۆی کە ئەو بەناونووسەرانەی لە سوسیال میدیا ئێمەیکەن هۆکارەکەی چیە کە ئەو نایکە دەستی بۆ نابە هۆکارەکەی یاسا هەیە غەرامەیەکە و دادگا لێ پێچێتەوە و مەسەلەن ئەتوانێت ڕایگرێ بەداخەوە لێرە دادگا مەسەلەن تا ئێستا یاسایەک نییە پەیوەندی بەتایبەتی بە سوسیال میدیاوە بێ ئەوەی کە واسیشم کرد سەبارەت بە میدیای بینراوە بیسرا و چاپکراوە ئەو یاسای ژمارە 35 کە بەڕاستی تا ڕادەیەک توانی وێتی بربەستێکدانی حالزێکدانێ بەڵام ئەمە بە تەنها مەسە لە سوسیال میدیا نێکاک دەرون دیقەت بە مەسەلەن سیدیەکی هونەرمەندێکی کە خۆی ناوناوە میلی دە بەرابەری هونەرمەندێکی بەتوانە و ئەکادمی باشترە فرۆشتێ و ئەو کتێبەی کە مەسەلەن خەڵکێکی نووسێ هیچ مەعنا و مەغزایەک لە ناوڕۆکانی باشتر لەوە ئەفرۆشتێ کە مەسەلەن خەڵکێک شەزمان خۆی پێ هیلا کردووە ساڵە خۆی بە و ئەمە ئەم حکومە دەبێت مەسەلەن دام و دەستگاکانی لەم دیاردە ناشازە ناتەندروستانە پێچێتەوە کە تەسیری سلبی بەجێڵێ و ئەم سوسیال میدیا بۆ معلوماتی جەنابێت من وتارێکم نووسیوە لە فەیسبوکی خۆشمان هەیە بە 22,900 کەس لە هەرێمی کوردستان یەک کتێبە خوێنێتەوە لە ساڵێکە باشە کەچی مەسەلەن خۆی پێ مسەقەفە لە کاتێکە ئەمە لە وڵاتێکی وەکوکرارکەرەوە 22,900 کەس لە هەرێمی کوردستان ساڵانە یەک کتێبە خوێنێتەوە بەڵام مەسەلەن مایکێکە خەیتە بەردەستی هەتاکیش کوردی خۆی پێ جان پۆسارتەرە خۆی پێ مەسەلەن گرامشیە خۆی پێ فەیلسوفە پێ وایە هەموو شتێک گەزانێکە بە بەداخەوە نایزانەیە مەسەلەن لە کەیسی مایک بەرێ لە بازار کابرا لەسەر بوجە قساکە لەسەر گەندەلی قساکە لەسەر کەیسی نەوە قساکە لەسەر پەیوەندەکانی عێراق لەسەر هونەر قساکە لەسەر ڕۆژنامە قساکە قسە یعنی مەسەلەن گوێنەدا سوکایەتیەکە بەداخەوە مەسەلەن تاچی کوردی کە پێی وایە زۆر وشیار و مستەقەفە یا با بڵێم کتێب ناخوێنێتەوە ئەڵێ من سوسیال میدیام هەیە سوسیال میدیای کوردی ناتوانێت 105 وشیاری بدا بە کۆمەلگا و ناتوانێت 105 زانیاری ڕاست و دروست و پڕمەعلومات بە بەتاکەکانی جگەلەوەی کە بەشێکی زۆری کۆمەلگاکە وێرانەکە و بەداخەوە هیچ بربەستێک نییە لە بەردەمی ئەوەی کە کراوەتەوە و بۆ کارەکەشی بە تەسەوری بنەوەی حکوومەت ئەوەی کە کۆمپانیاکان دەستی کۆمپانیەکانی ئاوەڵە کردو بە ئارەزوی خۆیان قازانج بکەن و بە ئارەزوی خۆیان مەسەلەن سوء ئیستیفادە لەوە بکەن و مەسەلەن جگەلەوەی کە بێتە هۆی وێرانبوونی کۆمەلگاکە خێزان منداڵەکان و بەداخەوە کارەساتێکی گەورەوەی کە تۆش وتت میدیای ئێمە ئەوەی لە خەڵگە ئەوەی کە باوە لە کۆمەلگایە و ئەوەی کە زۆر شایعە ئەوە میدیا دروستی کردووە مەسەلەن چۆنە دەوێت توانە میدیا ئەوەت بۆ دروستکە ئەتەوێت مەسەلەن داعش کە خۆی گروپێکی تیرۆریستیە بەداخەوە هەندێک میدیای کوردی هەبووە فاعل لە داعش کردو مەسەلەن مەلای بەناو بانگەوازخواست هەبووە لە کاتی شەڕی داعشە
کە من نزیکەی 1500 پێشمەرگە شەهید بووە ئەوڵە من چۆن نتوانم بۆ پێشمەرگەیە بڵێم شەهیدە چووکە لە ژێر ئاڵا ئیسلامە شەهید نەبووە ئەمە لە هەر کوێ دنیا بە 20 ساڵ حکومە درێ مەسەلەن لە یاسای چاپەمەنی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەو هەموو پێشکەوتنەوە ئەڵە میدیای ئەمریکی بۆی نییە بە خەڵک ئەگەر ئەمریکا کەوتە شەڕەوە بۆی نییە بە خەڵک بڵێ مەچۆ بۆ شەڕ ئەکرێ بڵێ شەڕ خراپە بەڵام بۆی نییە بە هاوڵاتی من بڵێ مەچۆ بۆ جەنگ بەداخ لە هەرێمی کوردستانە حکوومەت خەمساردا و بە تایبەتی من بڵێم بەشێکی زۆری ئەو بەرپرسیارەتێ بە تایبەتی کە ئەکەوێتە سەر هەردوو حیزبی دەسەڵاتێکی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان چونکە ئەوان خاوەنی زۆرترین میدیان خاوەنی زۆرترین کەناڵ خاوەنی زۆرترین دەسەڵاتن خاوەنی زۆرترین کۆمپانیان بەڕاستی هەندێک داتای ترسناچیە بەڕاستی ئەگەر تۆزێک فریای ئەم دۆخەنەکەی حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستی لایانی پەیوەندیدار ینی باسی شتێکی ینی بەراوردکاریەکی جوانەکرا گەر تۆزێک لە پیشەکەم دەرنەچمانی بڕۆ سەری باشترین قەسیدە بکە لە یوتیوبە مەسەلەن چوزانم ئەگەر بەنمونە بینیتەوە سەری قەسیدەیەکی بەختیار عەلی بکە لەگەڵ نازانم یانەی ڤیددیویەکی فەوزایی کە ینی کە نازانی چیە سێرەکەیەوە 7 ملیۆن ڤیۆری هەیە سێرەکەی قەسیدەی عاشقی بەختیار عەلی نەگەیشتۆتە 100,000 بەڕاستی ڤیۆر بەداخ کۆمەلگا کاک دەستخۆش با هەواڵخان وەرگین چکە چۆتە شوێنێکەوە برادران بۆیان نووسیم هەواڵخان باشی ئەحواڵە چۆنە من لە ناو بەرنامەکەەوە تەلەفۆنێ بۆکەم قوربانی دڵێ بم زۆر سپاس دەکەم من قوربانە بە من میوانەکانم جوان لە دەنگی جەناب تا و بینەرانیش هەڵبەتە خۆشحاڵ بووم کە هونەرمەندێکی دیاریۆک و جەنابەت بەشدار بوو لە میوانەکە لە بەرنامەکەما من هەواڵخانەمەوێت پێ بڵێم هەڵبەتە دووبارە من نامەوێت ئەو زامەت بێبخەمەوە بەڵام من پێتەڵێم لە ماوەی ڕابردووە هاوڕێی ئازیزی هەمومان هونەرمەندی دیار کاکە پشتیوان کە ڕۆحی شاد بێ کۆچی دوایی کرد جەنابەت وەکو بۆ هەمومان ئازار بوو بەڵام بۆ ئێوە وەکو خانەوادەکەی زیاتر ئازار بوو بەڵام لەو کاتێک کە ئێوە لە جێڕانی ئەو مەراسیما بوون لە جێڕانی ئەو پرسەیە بوون زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر لە میدیا و سۆشال میدیاکان زۆر نابەرپرسانە مایچانە قسە بەردەمی تۆ چ ناخۆشیێک بۆ تۆ مایەوە کاتێک کە قسەت بۆ میدیاکانە کرد ئەمە لە کاتێکا جەنابەت خۆشت هونەرمەندی ڕەنگە لە کەسێکی ئاسایی وعی زیاتر بێت لە کەسێکی ئاسایی زیاتر بتوانی مامەڵە لەگەڵ کامێرا بکەیت بەڵام لەو ڕووداواناوەکو پێویست کۆنتترۆڵە نامێنێ یعنی چ شتێک بۆ تۆ جێما چ شتێک ناخۆش بوو بۆ تۆ بەدەل لە ئازاری گیان لە دەزانەکە چ شتێکی میدیایی بۆ تۆ ناخۆش بوو کە ئازیێت تایا تا ئێستاش سپاس دەکەم کاک دەرودیان ئەمەیە سەرەتا دەستخۆشیتان لێ بکەم بۆ بەرنامەکەت و بۆ بەشداریکردنی من کە وەکو هونەرمەندێک بەشدارە بم من بەداخەوە ئەڵێم کە زۆربەی پێشکەوتنەکانی دنیا بە نادروست و بە خێرایی ئەگات بە ئێمە بۆیە بەکارهێنانیشی بە هەمان شێوە ئەبێت بۆ نمونە تۆڕی کۆمەڵایەتی لای خۆمان هەزاران بەکارهێنەری هەبووە چەندان کێشەی کۆمەڵایەتی ناوەتەوانێت پاشان بە یاسا ڕێکخرا و سزا لەسەر ئەو کەسانە دانرا کە بە نەشیا و بەکاری ئەهێنن جگە لەوەش ئێمە بەگشتی ڕۆشنبیری زۆر شتمان نییە نیمانە بەڕاستی ئەتوانم بڵێم بۆ نمونە شۆفێری کردن ئەو ڕۆشنبیری خۆی بێت بە هەمان تۆڕی کۆمەڵایەتی شار وەکو شۆفێری ئەوی شەر ڕۆشنبیری خۆی هەوێت ڕۆشنبیری بەکارهێنانی بزانی چۆن و کەی و بۆچی و بۆ چ شتێ بەکاری هێنی بۆ نمونە ئێستا من بەشداریم کردووە پێشخانگایەکی نێودەوڵەتی بۆ کاری موبیلیاتە من داوت کراوم ئەبێ هەر ضرورە بچی بۆ کاری موبیلیات دەبەرەوەی ئیشەکەی من ئێستا لە سەرەتایە ئەوەیە بۆ بژێویشیانی خۆم و ئەو بچم باشە مارەزێکە منیان داوت کرد بۆ وڵاتی میسر بەڵام بەداخەوە ناوێرم وێنێت بڵاو بکەمەوانێ چونکە ئەزان 1001 کۆمنتی نەشیا بۆ من ئەنووسرێت باشترین کۆمنتیان ئەڵێن مۆبیلیاتەکەی گەورە بووە و خویاوە تێ و مێردەکەشی لە بیر چۆتەوە کاتە ئەمە لە بیرچوونەوە نییە بەهێنانی من ئەوەی کە وێنەیە بدانم لە کاتێکا بۆ تۆ کۆمەڵاتەکان یاخود بۆ خۆم یاخود بۆی خەڵک ببینێت کە من بەرەو پێش ڕۆمشتی تازەگەری ڕاستە لە کۆتاییە خۆ لە کۆتاییە کاگە نۆر ژیان ناوەستیانی خۆ لە کۆتاییە ژیان ناوەستێ یعنی ئەگەر ئێستا باوەڕت دەروری خەزەکەم ئەو خەڵکە شەمول لە ڕێی بەرنامە جوانەکەی تۆ جوان لە من بێ ئەگەر ئێستا بیان وتیان ڕەحمەتی سوین و ئەبێتەوە خۆت و هەر کەفکەر هەردوو کچەکەت یەکی دەست و قاچێکی لێکەنەوە
والله ئەمکرد کە ئەوە ئەبێ بە نقصانی ژیانی خۆم و کە جەرگ چەند شیرینە یعنی کەس هەیە بڵێ خۆزگە جەرگێکم بۆە خۆم بوومایە هاوسەرەکەم نەبووە بەس چی بکەم یعنی دەسەڵاتم نییە ڕاستە هەواڵخان هەڵبەتە ئێمە بۆیە جەنابتوان هەڵبژار لەبەرەوەی کە بەڕاستی بەدەل لەوەی کە خانمێک بیکەی شەکەیت و خانمێکی ماڵبی هونەرمەندێک و ئەکتەرێکی دیاری کوردستانیشی بۆیە ئەمێ ینی جەنابەت باشتر قسەمان بۆکەی ینی ئەوەی کە گوزەرا لە ماوەی ڕابردووە لە سەروبەندی پرسەکەی پشتیوانی ڕەحمەتیە یعنی ئەوەی من خۆمم بینی هەندێک مایگە هاتە بەردەمێ لە کاتێکا شعورێ وەکو پێویست نەبوو سەر و شکڵێ وەکو پێویست نەبوو ئامادە نەبووی بۆەوە ینی ئەو ڤیددیوانە کە ئێستا ئەبینیتەوە ئازیێتێ نایەن ینی ئێستاش کەسی باوەڕکی ناتوانم سێری دۆکانی خۆم بکەم کات دەروون باوەڕکی ئێستاش کە سێری ئەەکەم خۆم بۆ خۆمەگریم خۆم بەزین بە خۆمایەتەوە لەو وەس ئایا هەڵەپەڕین ئاگام لە خۆم نەبوو یعنی بەڕاستی ئەوان فرسەتی جووا یەکسەر فرسا هێنن ئەڵێن ئەم ئافرەتە ئەزان بنە چ بار و دۆخێکام لەبری هاوکاریم کەنجاری پرسیاری ئیشم لەکەن لەبری هاوکاریم کە مایکێک بە پەنجاکەێتە بەردەمێ ئەسڵان کەسم نەئەبینی من یعنی بیری هیچ شتێکم نەبوو ئەیان و فڵان کەس هاتووم و هاتووە بیرم نەبوو من لەو کاتەیە کاتێک هاوسەرەکەم لە بەردەمی خۆما ئەمری خوای کرد ئەمە زۆر قورسە یاخوا کەس نەیبینێت یاخوا ئەوەی ڕقیشی لێمە ئەوەی قسەی نەشیاویش ئەبینێ ئیشتان نایبینێ بەڵام لە دەستدانی هاوسەر بێحقەت قورسە ماڵوێرانی زۆر قورسە ئەوەی بینی بێتی ئەزانی ئەوەی نەیبینی بێ ئیشەڵا من ئەڵێم تەمنا ئەکەم نەیبینێ یعنی بەڕاستی بۆ نمونە ئێستا من لەگەڵ هاوکارەکانم لێرە تەنانەت لاپەڕەی فەرمی کارەکەشم بە هیچ وەنێک ناوێرم بڵاوی کەمەوە چارەسەر بۆ ئەمە چییە بەڕاستی کە ئەمە بریارە لێرەیە چارەسەرەکە زۆر ئاسانە ئێمە کاتێک کە موبیلەتەکەمان ئەبینە کاتێک کە مۆبایلەکانمان بەکارهێنین کە بەکارهێنین کە ئەبدەیت پێویستە بەوە کە ئەبدەیتی کەینەوانێ ئەبێ ئەبدەیتی کەینەوە کەشتی تازە بەکاربێت بەڵام من لێرەوە داوا لە بەرپرسانەکەم داوا لە ئەوانە ئەەکەم کە کاربەدەست لێپرسینەوە بکەن لەو شتانە سیستەمی پەروەردە بگۆڕن چی لێ بکەن سیستەمی پەروەردە هەر ئەوە نییە دەسەکانێ خۆش بێ من ینی لە دڵی پڕی تۆ تێگەم لەوە تێگەم لەو ئازارە تێگەم کە تۆ گیان گوێت لێمە گیان من ئێستا باسی پیساگۆرس بخوێنی یاخۆ بزانین چی کردووە ئەبێ مناڵەکانمان ئەو شتانی کە زانایان چۆن بەکاری ڕاستەوەی کە بە دەستمانەوەی چۆنی ڕاستە دەسەکانی خۆش بێ هەواڵخان دەسەکانی خۆش بێ ئەرک و ئەزێتی کێشا گەوری و نوان کە بەشدار بوویت ببوورە لە خەریکی کاری خۆتی لە وڵاتی میسری هیوادارم سەرکەوتو و سەرفراز بی نمونەی ئافرەتێکی بوێری نمونەی هونەرمەندێکی بەڵام من داوای لێبوردەکەم قوربانە دەستخۆشی لە بەرنامەکە سەرکەوتە بۆ ئیشەڵا کەسی وەکو جەناب سەرکەوتو هەبێت ئێمەش بەرەو پێشە قوربانە بم بە پشت و پەناو بە هاوکاری ئەومانان ئازێتی کێشە قوربانە بم لە خزمەتتاین ئەرکی کێشا نمونەی قوربانە بن نمونەی ئافرەتی بوێری وەکو جەنابەت زۆر بێ هەم لە بواری هونەری هەم لە بواری کارەکەتە بە ئێومانان و بە دەست و پەنجەی هەمومان و قۆڵی لێ هەڵماڵین ئەم کوردستانە بینەوە شوێنی کە خەوی هەمومانە دووبارە ئازێتی کێشا و گەورەی ونوان قوربان تۆزە تەلەفۆنەکە وەکو تەلەفۆنی شخصی داخینەوە وابزانمەوەی کە ویستمان بوو باسی کرد بەڕاستی دکتۆر با بڵێنەوە هەواڵخان ئافرەتێکی هونەرمەندە و تۆزێک ڕەنگە ئاستی ڕۆشنبیری و ئاستی مامەڵەکردی لەگەڵ کۆمەلگا بەرزتر بێ لە خەڵکی ئاسایی ئاواش لەو هەموو کۆت و بەندای ئێستا خەریکی موبیلیاتن ئەڵێ ناوێرم ڕسمی تا چە قەنەفەدانم خەڵک بۆ من نووسێ نازانم فڵان ئەوە تا ئەڵێ و مایکانی کە هاتۆتە بەردەمم ئێستاش ینی ئێستاژ ئەڵێ لە خۆم جورئەتم نییە سەیری خۆم بکەمەوە لە ڕووی یاساییەوە چی بۆ کرێ بۆ نمونە هەواڵخان ناڵم یانی نمونەیە چۆک و هەواڵخان چی بۆ کرێ لە ڕووی یاساییەوە یاساکان هەموار بکەینەوە بە تایبەتی یاسای ژمارە 6 ساڵی 2008 بەکارهێنانی مۆبایل و بەکارهێنانی ئەو ئامێرانەی کە وێنەی خەڵک دەگرێتن ئەگەر جەخت لەسەر بکەنەوە سزاکانیان لەسەر زیاد بکەینەوە ئەم شێوانە نابێت باش ئێستا قورسترین سزا لەسەر ئەو مایکی کە بۆ نمونە یەکێک لە ڤیددیۆکانی ئەم ڕاستەکەەوە خۆشی باسی کرد من نەمیز باسی کەم کاگەنوریانی کامێرایەتە بەردەمی وەکو یانی وەکو مناڵ هەڵەپەڕێت لە ئازارێکی قورسایە هاوسەرەکەی لە دەزاوە بەڕاستی
یعنی بۆ نمونەت چی ئەتوانێت بەرامبەر میدیایەکی ئەو کامێرامان و ڕیپۆرتەرە بکاکە ئەم کامێرا و مایکەی بردۆتە بەردەم خەرە بەکارهێنانی میدیا خەرە بەکارانی کامیرا لێرەدا بە پێی یاسا سزا دەدرێتن لە 6 ساڵ تاوەکو 5 ساڵ لە 6 مانگ تاوەکو 5 ساڵ یادوەر دەتوانێت سزای بداتن وهرەوە بەرامبەر ئەمەش دەتوانێت سزای مادی بداتن بەڵام لێرە زۆربەی زۆریان سزای مادیەکە دەدەن سزای بندکراوەکە نادەن ئەمە ینی چۆنەڵی هەڵبژاردەکە لە دەستی ڕۆژنامە نووسەکەیە با بڵێن بەناو ڕۆژنامە نووسەکەیە کامیان هەڵە بژێرێ کاگەنۆر لە دەستی دادوەرەکەیە دادوەرەکە تەماشا دەکاتن ئەگەر تاوانەکە زۆر تونند و تیژ بوو ئەمە بندکردنەکە دەبژێرێتن بەڵام ئەگەریتی ئاسانکاری زۆر بۆکرا یان داواکاری گشتی لەگەڵ بیر ڕایەوە بوتن دەتوانێت غەڕامەکەی بۆ هەڵبژێریت باشە دکتۆر لە ڕووی دەرونیەوە مەسەلە نوکو باسمان کردەوە هەواڵخان نمونەیەکە کە ئاستی ڕۆشنبیری و ئەوەی تۆزێک لەگەڵ تاژێکی ئاساییە بەرزترە ینی بۆ خەڵکێکی ئاسایی چۆنچۆنی کاتێکە ئەو ڕووداومت بۆ نمونە با بڵین دوا ڕوودا و کە سوکاری کاکە بڕیار و شەهیدی باوکی بەڕاستی ینی چۆنچۆنی دڵنیام دوای 3-4 مانگی تر کە تۆزێک جێنەوە سەرخۆیان سەیری ئەو ڤیددیویان ناکەن و سەیری ئەوان ناکەن و کە کردویانە ینی بە ئازارێکی ناخۆش بەیانشتێتەوە ڕەنگە هەندێک قسەیان کردی بێت پێویست نەبوو بێت باشە ینی لەسەریان بکەوێ هەتایە بەڕاستی پێوایانەوە بێت تاوتە هەواڵخان خۆی واڵە لە دێ قسەم کردووە نەمزانیەوە بۆ چۆن کردومە یعنی لە ڕووی دەرونیەوە چۆنچۆنی ئەمانە ئەوە بکرێ و بۆشم کە بە دوا قسە بەڕاست بڵێ بەڕاستی ئەگەر ئێمە لە سولبی مۆزوعەکە نەچینە دەر باسی ئەو کەسانێک کە لەو کاتێدا کەسێکی نائاسایی و تەبیعینین دەبێ بزانین من دوو نمونە زۆر کورت کە بە خۆم بەشداریتیا کردیا چەند ساڵێک پێش لەمەوبەر لە خستخانە لە نەخۆشخانەیەک مردبوو خەبەریان بۆ خێزانەکەی بۆ هاوسەرەکەی نرد کە هاوسەرەکەت جانی دەستداوە بڕوا بکە لە پێش چاوی من هات هەر ئەوەل جارکە بینی گوتیارێ بۆ خستخانە وای لە هاتووە بۆ کەوتووە بۆ ڕووخاوە خەڵکەش لەمشا خستخانەی دەکرد ئەمسان نەخۆشخانەی دەکرد طبعا باری دەرونیوەی ناتەواوە ینی ئینسانشی نائحتیادیە ئەمە یەک دووەم برادرێک بۆ ژێڕامە هەر خۆی بەشدار بوو لەو شەڕی عێراق و ئێرانەوەی کە 1 ملیۆنی عراقی فۆتە لەو بینە باسی کرد گوتی مەیتێکمان هیناوە لە جەپە کوژرا بوو برادرکە مامۆستایەوی لە شەڕ بوو گوتی وام زانی باوکی زانیوێتی دوکاندار بوو کوڕەکە ناوی ئازاد بۆ دیارە گوتی گوتمە باوکی ئەوە هاتم بە گریان و گوتی چی بۆ گوتم وەڵامەیەکی ئازادم هێناوەتەوە گوتی من ئازاد کوڕم نییە هیچ کوڕم نییە ناو ئازاد پێشتر چەند جار بەیەکەوە چ بوون هاتووە ماڵمان چ بۆ ماڵی بەیەکەوە چ بوون ئەو زەمە بەستم ئەوەیە ئەو کەسەری بزانی ئەوەی کەوا مایک بەدەست و ڕۆژنامەگرکە لەسەر قسەی جەنابتانەوە ئەوانەی کە باسییان کرد دەبێت بزانێ ئەو کەسە لە ئینسانشی ئاسایی نییە ئەو قسانی دەکە پەشیمان دەبتەوە دەسەکان خۆش دوا قسەم بوو یاسای ڕۆژنامەگری بریتانی یاسای ڕۆژنامەگری فەڕەنسی زۆر جەخت لەسەرەوە دەکەنەوە کە لە کاتی تنگانە لە کاتی ئەم ڕووداوانە سانسۆرێکی زۆر لەسەر کامێرەکان بێتن لە کاتی تەسویرکردنیان ئەمە سزایەکی زۆری خستۆتە سیانەوە هەروە یاسای سزادانی بریتانیشی سزایەکی زۆری خستۆتە سەر کامێرەکانی ناو شەقامەکان کامێرەکانی چاودێری بۆ هەم کە چونکە هەموو کەسێک سەربەستی ئازادە لە تەسەڕوفاتکردنی خۆی کەسایەتی ئەمە هەتاکو ئەم کامێرە چاودێریانە دەبێت لە شوێنێکی وادا ئەخیری جەنا بدەوە یاساکان قورس کرێتەوە هەموو سانسۆر بکرێتە سەریان و هەروە یاسایەک دەربچێتن ئێستا کە ئەمە لە تەکنۆلۆژیای پێشکەوتندانە لە میدیا یاسای وا دەربچێتن کە زیاتر جەخت بکرێتەوە زیاتر سزا بکرێتە سەر ئەو کەسانێک کە مۆبایل ویان کامێرەوەیان مایک بە شێوەیەکی نایاسایی بەکاردێن بەرامبەر ئەو کەسانەی دەڕووداویان توش بوو دەسەکانە خۆشکاگەنەوە دوا قسە چی زۆر سپاس من پێم وایە ئەگەر یاسای تون بەرامبەر ئەوانە دانەندرێکە لە کاتێکا میدیا بۆ خۆی پێشەوەی کە یاسای بەسەرا جێبەجێ بکرێت مەسەلە ئیتیکە ینی حادزی زیاتر لە ناو شخصی ئینسانەکانە هەیە تۆ کە بەرنمەیەک پێشکەشەکەی لێرە ئێستا ئەم بەرنمەی خۆ دەتوانی بە جۆرێکی کەبیبی چۆنت مەبەستە ینی مەسەن ئەبێ ئیتیک و پرۆفشناڵی لە ئیشەکە تا پیادە بکەیت کە بەداخەوە ئەمە لە ناو میدیاکاری کووردا کەمە یان با بڵێم زۆر کەمە بیندرێ کاتێکە منێکەوەتە ئەسابێ زۆر بەتوندی وڵام بەم پێشێلکاری و بێ مافی و سوکایەتیانە باتەوە ئەوم بۆ خۆم ڕەشببینم بەوەی وا پێم وایە چەنە تەکنەلۆژیا لە دنیای پێشکەوێک ئاگاتە هەرێمی کوردستانیش ئەوە نەپشەوی فەوزای زۆرتر لە ناو میدیای کوردیا دروست بووە و دروست ئەبێ و ئەوەندەش مەسەلەن تاک و ئەی کە تۆتت هەواڵخان و خەڵکی تری لەم شکڵە ئەبنە قوربانی و بە هەزاران خەڵک ئەبنە قوربانی ئەگەر تروسکاییەکە بێت چییە؟ ئەگەر تروسکاییەکە بێت
خۆ حقیقەتەکە تا ئێستاوەیە کە جەنابێت بەڵام ئەگەر ئەبێ دروست یا هوشیاری کۆمەلگا بەرەو پێشەوە بچێ یا مەسەلەن یاساکان تون بن بەرامبەر ئەوە یعنی لە هەموو دنیا ژوایە مثلا لە دنیاشە لە فەڕەنسا هەم یاساکان توندن هەتا ئێستا هەموو شاری کۆمەلگا شتۆتە سەرەوە لێرە بە پێچەوانەوە یاساکان وەکو پێویست جێبەجێ ناکرێت وەلا هەمەکەتە وشاریەکەش خەریکە ینی وەکوتم مەسەلەن وشاری چییە؟ ئاسی پێوەری زانکۆکانتە مەسەلەن خوێندنەوەیە و مەسەلەن شقامە خۆشگوزەرانیە مەسەلەن چی ئەمانە لە هەرێمی کوردستان هەمیان ڕوو لە خراپیە و من بۆ خۆم هیوادارم کە بۆچوونەکەی من غەڵەت بێ مەسەلەن ئەگەر بە هەمومان مەسەلەن چێوانەی کە ئێم لێر دانیشتون و حکوومەت بە تایبەتی بەرپرسیاری یەکەمە حکوومەت بەرپرسیاری یەکەم و ئاخرە لە بەرامبەر هەموو تاکێکی کۆمەلگایە چ دروست چ نادروست وەوەی کە مەسەلەن چی کاری باشەکە چه خراپەکە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی لە بەرامبەر ئەو هەموو کارە باشەی کە زۆر کەسێکە دەستخۆشی ناکەوە لە بەرامبەر ئەو خراپەکاریانش مەسەلەن نەیتوانیوە نقەی لێوەنە کردوشێتی بەڵام نەیتوانیوە مەسەلەن کۆتایی پێبێنی یالانی کەم کەمی کاتەوە بەداخەوە مەسەلەن مەسەلەن گەنجێکیت گۆرانیە لە دوو گۆرانی وتوە مەسەلەن سوسیال میدیای ئێمە وای لەکە مەسەلەن ئینسانیتر لە خۆی گۆڕێ مەسەلەن بە جۆرێکی تر مامەڵی لەگەڵەکە ئەنواع سوکایەتی پێەکە یان سەردێڕێکی نووسیوە کاکە بزانە مەشووی بەچێ کرد کاکە بزانە چوو بۆ کوێ بزانە کاکە چەنی وەرگە بزانە لەگەڵ کوڕی کێ ڕۆی ئەنی بەڕاستی ئەم جۆرە میدیایی کوردی و ئامانجەکەش ئەوەیە مەسەلەن کۆمەڵێک لایک و کۆمەڵێک مەسەلەن فۆلۆ کۆکات و دوای فرۆشێ بە چەند هەزار دۆلار دەسەکانی خۆش دەسەکانی خۆشتە و ئازاری کە کاگەنۆر باسی کرد بەڕاستی چی بۆ کۆتایی من نێشتەوە بەڕاستی ینی بەداخەوە سۆشیال میدیا و میدیای کوردی ئەمە با باسی فەرمیەکانی شەکەین ینی نەگۆی باسی پەیجە بێدایکە و باوکەکان و کوور ناوی هاتووە ینی میدیا فەرمیەکانی سیرەکەی بەڕاستی هەندێک جار ئەوەی کە تۆزێک جددیە ئەوەی کە تۆزەگەوێ گۆڕانکاری دروستکە کە سەیری سوۆشیال میدیای کوردیەکەی بەڕاستی تەریقە بیتەوە بەڕاستی شەرمەکەی کە سوۆشیال میدیای کوردی لە چه ئاستێکە بەڕاستی شەرمەکەی کە دەیان میدیای فەرمی ئەم وڵاتە مەشغوڵی هەندێک سەردێ ڕەبزانە کێشوی کردووە بەچێ بزانە سمتی چێ چی لێ هاتووە بزانە کە هەواڵی فڵانی پێڵێن چی لێە یعنی تکایە ساڵی 2019 با چاوە بکەینەوە سەیرێکی دراوسەکانمان بکەین کاکە یعنی سەیری ئەو دراوسیانەمان کەی کە ئێمەمانان بە حساب تێبینیمان هەیە لە سەریان هیچ نەبێ با بگەینەوە بە ئەژنۆی ئەوانە هیچ نەبێ با میدیا و سوۆشیال میدیا بۆ گۆڕانکاری بەکاربێنین بۆ گۆڕانکاری بیکەین ینی یەکێک لە فەلسەفەرە گەورەکانی میدیا لە جیهانە کاریگەریە کە میدیا کاریگەری نەما کە کاریگەری نەما لەسەر چاکردن و ڕێڕەوی کۆمەلگا بڕوان پێ بکە قوفڵیان و داخستنی باشترە وەک لەوەی ئەم فۆزایە دروستکاکەیە هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم دوا بەدوایان بەرنامەلایانی پەیوەندیدار و حکوومەت ئاوڕێکی جددی لەم دیاردەیە باتەوە دەسوپلی تون کاتەوە یاساکان تون کاتەوە لەسەر ئەو مایک بەدەست و کامێرانی کە بەبێ هیچ مۆراڵێک بەبێ هیچ ئەخلاقێکی ڕۆژنامەوانی مایکە باتە بەردەسی هەواڵخان و نمونونەکانیشی کە ئاڵێ ئەوە تا دۆخێکی بۆ دروست کردوم هەتای بیرم ناچێتەوە هیوادارم شتێکمان کرد بێ سپاس بۆ ئێوەش کاگەنۆر جاناسێت